تیمی پشتیوانی بۆ ئەوەی بە شێوەیەکی کاریگەر خزمەتی خودا بکەین. پێویستە تیمێکی پشتیوان بین بهێنین. نمونە پۆلیسی نێردراوی خودا لەم بنەمایەدا دەبینین. لە ماوەی خزمەتی بانگەشەکاری بێگومان دەبینین کە عیسای مەسیح ئەم بنەمایەوە پێبەخشین کاتێک تیمێکی هەڵبژارد. ڕووداوەکان دەیخوێنینەوە و دوای ئەوەی پۆلیس ئەفەسۆس بەجێهێشت. بەشی 20 ئایەتەکانی 4 تا 6 لە کردار دەخوێنینەوە. ئەم کەسانەی لەگەڵ بوو لە بیریا سوپاترۆسی کوڕی پیرۆس. هەروەها با سەرنج بخەینە سەر ئەم کەسانەی کە خەڵکی کۆین چونکە ئەمانە ئەو شوێنەمان کە پۆلیس بانگەشەی تێدا کردوون و ڕابەری خەڵکی کردووە بەرەو عیسای مەسیح. دواتر زۆرێکیان یارمەتیاندا و هەندێکیان بوونە ئەندامی تیمێک 8 کەس لە کاتی گەشتەکانی پۆلیس لە ئەفەسۆسەوە. بەردەوام دەبین لە سالۆنیکیەیان ئەریستراخۆس و لە سەکۆندۆس سالۆنیکیەیان ئەوەیە پۆلیس نێردراوی خودا و تیمۆساوس و سیلا پێش گەشتەکەیان بۆ بیریا کلیسەکەیاندا دامەزراند. گایۆس لە دەربەی لە یەکەم گەشتی بانگەشەی پۆلیسدا دەرمان ناسی. تیمۆساوس لە ئاسیاش تیخیکۆس و ترۆفیمۆس ئەمانە پێشمان کەوتن و لە ترۆئاس چاوەڕێیان دەکردین. بەڵام ئێمە دواو جزنی فەتیرەی سواری کەشتی بووین و فیلیپیمان بەجێهێشت. پاش گەشتی 5 ڕۆژ گەیشتینە بەندەری ترۆئاس. لەوێ باوانەی دیکە شاد بووینە و 7 ڕۆژ لەوێ ماینەوە. کێ کرداری نووسیوە لۆقا کاتێک دەڵێت بەوان شاد بووینەوە ئەو مانای ئەوەیە کە لۆقا لێرە پەیوەندی بە تیمێکەوە کردووە دەخوێنینەوە. بەڵام ئێمە واتە پۆلیس و لۆقا سواری کەشتی بووین و فیلیپیمان بەجێهێشت. پاش گەشتی 5 ڕۆژ گەیشتنە بەندەری ترۆئاس. لەوێ بەوانەی دیکە شاد بووینەوە و 7 ڕۆژ لەوێ ماینەوە. ترۆئاس ئەو شوێنەیە کە تێدا پۆلیس بانگهێشت کرا بۆ مەکدۆنیا پێش ئەوەی لە دەریای ئێجا بپەڕێتەوە و چوونە فیلیپی. ئێستاش لە گەشتی سێیەمدا دوامی 8 ساڵ لە فیلیپی. دیاری ئێجا دەبردن و دەنگە ترۆئاس. سەبارەت بە بیرۆکەکەی تیمەکە تێبینی دەکەین کە پۆلیس هەمیشە بەشێک بووە لە تیمێک و هەرگیز تەنیا نەبووە. ئەمە ڕاستیەکی نایاب و ڕەنگدانەوەی بیرۆکەی جەستەی مەسیحە. خودا بانگمان ناکات تا ئێمە ئەرکە گەورەکە بە تەنیایی جێبەجێ بکەین. هاوکارێکی پۆلیس لە گەشەکانیدا دەبینین. پۆلیس و بەرناباس، پۆلیس و سیلا لە گشتی دووەم، پۆلیس و سیلا و تیمۆساوس، پۆلیس و سیلا و تیمۆساوس و لۆقا، پۆلیس و پریسکیلا و ئەکیلا لە گەشتەکانی لەو کۆرنسۆوە بۆ ئەفەسۆس، پۆلیس و تیمۆساوس و ئەریستارخۆس، پۆلیس و لۆقا و ئەمەش ئەو تیمەیە کە لێرە ئامادە بوون لەگەڵ گەیشتیان بە ترۆئاس. لەوەی پەیوەندیان بە 8 پیاوەکی پێش خۆیانوانە کرد. لە پۆلیسدا نمونەیەک لە بنەماکەی زۆر گرنگی دیکە دەبینین کە پەیوەندی بە کلیسەکەمانەوە هەیە. خودا دەیەوێت تیمێک لە سەرکردارەکان سەرکردایەتی کلیسای بکەن و تەنیا یەک کەس سەرکردە نەبێت. ئەمە شتە نمونیەکەیە. بۆ نمونە کاتێک لە دەربەوە گەڕایەوە بۆ ئەوەی شارانی کە لە یەکەم گەشتیدا سەردانی کردبوو. پیرانیان لە کلیسەکانی ئەوێ دانان. ئەمە لە کردار 14:23 دەخوێنینەوە. لە هەر کلیسایەک پۆلیس و بەرناباس پیریان بۆ هەڵبژاردن. ئینجا بە ڕۆژوگرتنەوەکەی و نوێژیان کرد و پیرەکانیان دایە دەست مەسیحی باڵەدەست لە باوەڕیان پێهێناوە. لە لێکۆڵینەوە لە پەیامی نوێدا بۆمان دەردەکەوێت کە وشەی پیران یان ئەوەی هاوتایە لەگەڵیدا وەک ئەسقفەکان یان سەرکردەکان. زۆر جار بە شێوەیەکی کۆیە لێرەدا دەبینین کە لەم شاراندا پیرەکان دامەدەزرێن.
بێگومان بیرۆکەکە لە ژمارەی یان زۆری سەرکاندنەوە نییە، بەڵکو بیرۆکەکە ئەوەیە کە هەبوونی تیمەکە و ئەمەش زۆر گرنگە. پرسیارەکەمان بۆ تەفکیرکردن جێبەجێکردن بە شوێنەکەوتنی نمونەی عیسا و نمونەی پۆلس. چۆن دەتوانین تیمێکی سەرکردایەتی بەهێز و یەکگرتوو دروست بکەین؟ دەبێت بزانین کە ئەمە بەبێ پلانی استراتیژی ڕوونادات. دەبێت مەبەست و پلانی بۆ دابینن. پۆلس ئەمەی زۆر ڕوون کردەوە کاتێک بۆ تیمۆساوسی نووسی، هانیدا تیمێک پێک بهێن لۆ ئەوەی هەموو شوێنێک کە بۆی دەڕۆیشت و یارمەتی دامەزراندنی کلیساکانی دەدا. پۆلس وتی ئەوەی لە بەردەم چەندین شایەتدا لە منت بیستووە، بە خەڵکی دڵسۆزی بسپێرە کە لێهاتوو بن بۆ ئەوەی خەڵکی دیکەش فێر بکەن. لە توێژینەکەوەیدا دەبینین کە لێرەدا مەبەستی تەنیا لە پیاو دڵسۆزەکان نییە، بەڵکو ژنەکاشیان بەشێک لەم تیمەیە. هەروەها ئەو ژنانەی ناو کتێبی پیرۆز لە پیریان نین، بەڵکو دایکێکیان تێدایە کە لە خێزانەکان شانەبەشانەی باوکەکان لە بێروبردنی ماڵدا کار دەکەن. کلیسا پێویستی بەم جۆرە سەرکردایەتیە پێگەیشتووانە هەیە لە پیاوان و ژنەکەیان، وەک نمونەیەک بۆ شوێنکەوتنی عیسای مەسیح. شتێکی تر هەیە کە دەبێت لە پێکهاتنی تیمەکاندا بیکەین و پلانی بۆ دابنێین. جگە لە هەڵبژاردن و ئامادەکردنی کەسانی ڕاستگۆ، دەبێت دڵنیا ببینەوە لەوەی کە ئەوان لەو تایبەتمەندیانە تێدەگەن کە دەبێت تێیاندات هەبێت. لە یەک تیمۆساوسدا بەشی 3 و تیسۆس بەشی 1 دەخوێنینەوە و دەبینین. پۆلس ئەو تایبەتمەندیانەی دیاری کردوون کە پێویستن بۆ پیراندان هەبێت. ئەو تایبەتمەندیانە بۆ تیمۆساوس ڕوون دەکاتەوە کە پێویستە لە پیراندا هەبن کاتێک بۆ تیسۆسی نووسی کە لە کریت بوو لەوەی کلیسەکانی دادەمەزراند. هەروەها ئەو تایبەتمەندیانەی دیاری کردن کە پێویستە بۆ پیرەکان لە هەردوو حاڵەتەکان بۆمان دەردەکەوێت کە پۆلس بەبێ گلەیی دەست پێ دەکات. واتە ئەگەر ناوبانگی کەسەکە باش بێت، پاشان باسی ئەو کۆمەڵە تایبەتمەندی و سیفەتی پێویستانە دەکات کە دەبنە هۆی ناوبانگێکی باش. وەک نمونە پاکی ئەخلاقی، هەروەها پیران هۆشیار و عاقڵانە و شایستە بن و ماڵەکەیان بەباشی بەڕێوە ببەن. زۆر گرنگە ئەو کەسانە کە هەوڵ دەدەن ببنە سەرکردا لە کلیسەدا فێری ئەم تایبەتمەندیە ببن. بە دڵنیاییەوە هیچ کەسێک کامل نییە جگە لە عیسای مەسیح کە نمونەی ئێمەیە، بەڵام دەبێت بەردەوام بین لە پرۆسەی گەشەکردن و پێگەیشتن تا ئەم تایبەتمەندیان تێماندا دەربکەون کە دەرئەنجامی کاری ڕوحی پیرۆز و بەرهەمەکانی لە ژیانماندا. با بیر لەم بنەمایە بکەینەوە کە لە گەشتەکانی پۆلسدا لەگەڵ تیمە پێشەوانەکەیدا دەبینین. بۆ ئەوەی جێبەجێ بکەین و پێبژین، بۆ ئەوەی بە شێوەیەکی کاریگەر خزمەتی خوددا بکەین، پێویستە تیمێکی پیشتوان پێک بهێنین.